وەزیرێ دەرەوەی سووری دەبێژە پشتی ئەدلبێ ئەو دێ ڕۆژهەڵاتە فوراتێ بکن ئارمانج. جیهانا بێبەرس لە ساڵا 2030 هەیە ناڤەڕۆکی ڕۆژە جیهانەیە خواردنێ بوو. و پشتی باڕۆڤا گران خەلکێ دەف ئاڤن فلۆریدا ڤەدگەرنە ماڵێن خوێن کاڤل. سلااف ڕێز و هیڤێن دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. لای منیشەوە ئیدەمەتان خۆش میدوارم دەمێکی خۆش وەلمان بوونە سەر. لێکۆلین لەسەر چاوانیە نەمانە ڕۆژنەمەڤانی سعودی جەمال خاشوقچی دێ چەند ئاراستەیاندا دچە هەفدەمیک و سەردانە وەزیرێ دەرڤەی ئەمریکاش بۆ عەرەبستانە سعودی و جیڤینێ دەگەڵ شاه سەلمان. لێ دەمێ لێکۆلینا تیمێکی تورکیە دێ قونسڵخانە سعودیدا. دەستگەهێن ڕاگەهاندن و میدیایە ئەمریکی گوتن عەرەبستانە سعودی ئامادەکاریان دکە ji بۆ پێناسینێ بە کوشتنا خاشوقچی بکە ژێدریان گوتیە CNN و نیویۆرک تایمس و مرنا ڕۆژنەمەڤانی ڕێکەبەری سعودی ji ئەنجامێ لێکۆلینێ بۆ لە دەمێ پرسپێکردنێ شاشتی چی بووە بەری 2 هەفتیان خاشوقچی چۆ بوو قونسڵخانە سعودی لێ ژێ دەرنەکەفت. هەفدەم ئیرۆ وەزیرێ دەرڤایê ئەمریکی مایک پۆمپیۆ دەگەڵ شاه سەلمان جویا ji بۆ دانوستاندنان لەسەر هەمان پرسێ. لە کۆنفرانسێکی ڕۆژەماوانی هاوبەشتە لە ڕۆژی دووشەمە لەگەڵ وەزیری دەرەوەی سووریا وەلید الموعەلەم و وەزیری دەرەوەی عێراقی ئیبراهیم جەعفەری وەڵامی چەند پرسیارەکان سەبارەت بە ڕۆژاوا و کورد لە سووریادایەوە الموعەلەم ئاماژەی بەوە کرد کە پاش ئیدلب ئەمانجیان ڕۆژهەڵاتی فوراتە و جەعفەریش ئەمریکای بە باڵتەچی و کابۆی ناکرد بێ ئەوەی ناویای بهێنێت. جەعفەری لە وەڵامی پرسیارێکدا کە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگای سنووری پەڕێینەوەی سامیلکە چەک بۆ قەسەدە دابین دەکات ئاخ و هەڵویستی حکوومەتی عێراق چییە لە بەردەوامبوونی هاتنە ژوورەوەی چەک لەو ڕێگاوە. ئەوەتی دەسریژکردنە سەروەری عێراق هێڵی سوورە ڕێگای پێنادرێت بەڵێ ڕاستە جار هەیە مێشکی باڵتەچی و کابۆی دەزرژی دەکەنە سەر ئەم وڵاتیان ئەو وڵات بەڵام ئەوە پەسەند ناکرێت و ڕەدەکرێتەوە نەک تەنها ئیمە بەڵکو هەموو وڵاتانی جیهان. پاشان پرسیارێک لە وەرید الموعەلەم وەزیری دەرەوەی سووریا کرا کە تێدا باسی فێدراڵێت کرابوو موعەلەم وتی لە پرسیارەکەتە باسی فێدراڵێتت کرد ئایا دەستووری سووریا خوێندێتەوە هیچ نووسینێکی لەبارەی فێدراڵیەوە تێدایە ئەم بۆ چوونە بە پێچەوانەی دەستووری سووریایە و ئیمە وەکو دەوڵەتێکی سووری ڕێز لە دەستوور دەگرین و ناتوانین بە پێچەوانەی بین. هەروەهاوەتی هێشتا تورکیا وەکو وڵاتی داگیرکرد بۆ سەر خاکەکە هەمان تەماشا دەکەین لەبەرەوەی قەت بیر لەوە ناکەینەوە لەشکری ئێمە لەگەڵ هێزەکانی تورکیا بەشداری بکەن بۆ کوشتنی براکوردەکانمان. ئەمە شتێکی خەیاڵیە ئێمە بە براکوردەکانمان دەڵێن بریار لەو ئایندە بدەن کە تێدا دەژیان و ئێمە فێدراڵیەت پەسەند ناکەین. ئەگەر دایانەوی لەسەر بەڵێنەکان و خەیاڵەکانی ئەمریکا بەردەوام بن دەبی بەهاکەی بدەن و ئەگەر دایانەوی بگەڕێنەوە باوەشی وڵات ڕێگا کراوەیە ناکرێ پێیەکان لێرە بی و پێیەکان لەوێ بی. بەری ساڵێکی لە 16 ئۆکتۆبەری هێزن عێراقیویەن 8 شعبی دەست بسەر باژارێ کەرکووکی و دەڤەرین دۆر و بەرداگرت. خۆرماتۆ یەک جوان باژاران بوو کو بە هەزاران خەلکیوێ دەربە دەربوونە پامنری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر دچەوێندرێ وێ ڕۆژێ لە بیرامەدینە. گەر 16 ئۆکتۆبەر بۆ دانیشتوانە کوردەکەی کەرکووک و دیالە ڕۆژێکی پڕ لە نیگەرانی بێت بەو پێی دەسەڵاتی کوردی تیاندا هەرەسی هێنا ئەوە دۆخەکە لە قەزای خوورماتووی پارێزگای سەلاحەدین تەواو جیاواز بوو. کورد لە قەزای خوورماتوو تەنها دەسەڵاتی لەدەست نەدا بەڵکو تەواوی دانیشتوانەکەشی ئاوارە بوون و ڕویان لە شاخەکانی دەوروبەری قەزاکە کرد و هەموو شتێکشان لەدەستدا. ناو دووسکاکە گیریا تەواو سوخت و خەلاص. بۆ تێدایە دەسۆ بەرە تێدایە دەسۆ خۆمان فرۆشتمان. شەوی 16 ئۆکتۆبەر دانیشتوانە کوردەکەی خوورماتوو هەرگیز بە خەیاڵیاندا نەدەهات کاتێک ڕۆژ هەڵدێت ئاوارە بن و هەموو شتێک لەدەست بدەن چونکە هێزێکی زۆری پێشمەرگە لە ناو قەزاکەدا بوو
هەروەها ژمارەیەک چەکداری مەدەنیش کە بە خۆبەخش دەناسران شەڕیان دەکرد بەڵام کاتژمێر 2 شەو دۆخەکە پێچەوانە بوویەوە و لەپڕ هێزەکانی پێشمەرگە کشانەوە و خۆبەخشەکانیش تا کاتژمێر 8 سەر لە بەیانی بەرگریان کرد دواتر ئەوانیش کشانەوە و حەشدی شعبی تەواوی قەزاکەی گرت بە خۆبەخشەکانی دووزوریان زۆر بەرز بیا بەس بەڵام نازانم وە کارەکەی چی بی حکومەت بورەی کشتی ڕوخان ئیتر نازانم وە کارەکەی چییە فرۆشتی نازانم سندی هەشت شعبی هەر شعبی هاتە ناو دوو زۆوەکەی خۆی فڕاکەوازانی هە لە ماڵ خۆیانە لە بەغایە تەنها ڕۆژی 16 ئۆکتۆبەر تەرمی نزیکەی 11 کورد لە خوڕمات و جێما 20 کەسیش بریندار بوون و دەیان دیلیتریش کەوتنە دەست حەشدی شعبی هەموو دانیشتوانەکەشی بەرەو گوندەکان هەڵاتن خەڵکەکەشی لەو ڕۆژەدا نەیان دەزانی چی ڕوودەدات پێشمەرگە بۆ کشایەوە بە ئێستاشەوە بەرپرسانی شارەکەش پەی بە نهێنیەکانی ئەو ڕۆژە نابن مەبەستم 16 ئۆکتۆبەرە مەبەستم هوردەکاریەکانی 16 ئۆکتۆبەر نازانم چۆنێتی ئەوە ڕێکەوتن بوو کشانەوە بوو منە هوردەکاریە نازانم بەڵام ئەوە ئەزانم کە 16 ئۆکتۆبەر خەسارەتێکی گەورە بوو بۆ سنوورەکە ئەم سنوورە لەژێر دەسەڵاتی کوردیان نەماوە ئێستا هێزێکی تر لێرە تحکوم بە ئەم سنوورەکە حەشدی شعبی کاتێک گەڕەکە کوردنشینەکانی کۆنتترۆل کرد درێغیان لە تەقانەوە و سووتاندنی ماڵە کوردەکان نەکرد بەو پێی دەمێک بوو لەگەڵ کووردا شەڕیان بوو ململانیان بوو لەسەر ناسنامەی شارەکە خوێن لە نێوانیاندا ڕژا بوو بە ئێستاشەوە وتەبێژی حەشر هەر کورد تۆمەتبار دەکات بەس لە ناو دووست بەداخەوە شەڕ بوو بۆ شەریان کرد بۆ حتا منش ماڵم قەسفیان کرد و وێرانیان کرد و پێشمەرگەوە هاوەنش دایان ماڵم نەبەس ماڵ من زۆر ماڵەکانی نازانم تعجبمان کرد بۆ شەریان کرد یعنی اتفاق بوو اتفاق نەبووە چی بووە بۆ بەس لە دووسخورمات و شەر بوو بۆ نە کەرکووک نەبوو نە بەخانەقی ناشوێنەگات ئیلا دووسخورمات و شەر دیارە شتی بوو لە دوست تەقانەوەی سەدان ماڵی کورد حکوومەتی عراقی تووڕە کرد دوای چەند مانگێک هێزی وەڵامدانەوەی خێرای لە بەغداوە ڕەوانەی قەزاکە کرد و هێزەکانی حەشدی لە قەزاکە دوور خستەوە دوجار بە هەوڵی ئەم هێزە دۆخی قەزاکە هێور کرایەوە و بەشێک لە خێزانە کوردەکانیش گەڕانەوە دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا کەرکووک قالوا برسفين كردان تشابون جبو داخويانين وزير درفا يسوريكو شيرت الكردان دكرن دقوتن بخيالة دقال أمريكا نمينن وبمن بشك دو سوريا دا وهرديسان داخويانين وزير درفا كو بري دمكي كربون بري حفتيكي كربون لسر بشتفانيا كردان بمرة جبو دانستاندين لسر 20% خانم سينم محمد ننرى أنجماني سوريا ديمقراط ليرا لواشنطن سينم خان قال كي بخير هاتي وليد المعلم دبيجا يعني دبيجا كردان كو دف جوان خيالا بردن دبي بشك من سوريا و انجمان جي داخويانك درخستيان الرازية دبيجا اف عقليتها رجيمية داخل تشكو شورشها السوري دس بيكي يجبو ما بس شورشها السوري نهشتنا الرجيمية ونشي دبيجن سلام بريز بوح حميدة مجماني ما هيجا دسبيكي ازيد تشتكي بيجم وليد المعلم دمد اخفي ام حربتش حميرة كسر ام دبينين لدمد اخفي جبير كريكو سوريا بحفظ صالة يعني المرحلة كي قالكي جرينجو قالكي او ارتدر بصفو هم خلقي سوريا 7 مليون كوش بربون هم هاتبون كشتن هم سوريا همي ويرامبو هيزن الترور كتبون سوريا نبس هيز الترور حمي هيزن دولة جهانين هندري سوريا اب حميش بير كريه ساكي كورون اشتير جي اكي وقت تشتكي نبويا 2011 جبير كري حتى ناها تشوا بيه حمي فانا جبير دكو دبيجي تماما قرا كون امي ديسا كنترولي خد سر حمي هرمي شرقي فريت يعني او وجهات يعني او دبيجي كو برنجكي يعني دبيجي كو حتى ناها قالكي تشتني هم هرم من دن البن دستي ودستدارية تركاها الوداري حمي فايا جبير كريه مثلا تهرى عفرين ماي وك ولاتك وك باجارك سوريا
عفري نماي عفري آلي تركان ولا سورة أردوغان الودرية زماني تركي الودرية دخونن أم حميد تجبير كريه هذا جراب لسا عينوي هذا عزازي عينوي هذا إدبا عينوي أو مثلا بحثي هندي ناك كو ديفيد انوستاندن بيكري يعني ديفيد انوستاندن سر هندي بيكري كو دستوري سوريا بيغواردن جبوكو باشا رجع سوريا جدا بج سوريا نها راستي نها تشتك هي نها جبو هرمي تشتكي بيجم جبو هرمي رجالات فريت يعني هرمي رجال باكستاني باكور رجالات سوريا ام تشتكي بيجن بدري او هرمك ارامه هرمكي تجارة أم شركة سكينة كرنا هرمكي كو قصد الودرية هذه سوريا ديمقراطية باراستري قال سوريا كريه هرمكي كو باجار سوريا حميج دست الترور رزقار كر وخلق سوريا بآرامي براحتي الودرية ديسا وقراندن قندي خوارخة افتشتي كو كرر نوكي تشتي تكاري مقارنة كي برنجا كدن إذن علي دستور مثلا اگر ام سر دستور دبیجن برکی بريز وليد المعلم جبير كري كو جروبك كيش بدستور حاضر دكن جبو امادا كرني دستور كينو دستور جي وسا كريه دستور جي الهف كرنا نافنا تويجي يو ان حميد هف كرنا كو ام دخازن دستور كينو جبو سوريا بكن يعني بي دستور كينو جبو سوريا قد نمش تزاني بري حفتيه كي وزير درفي امريكي جي مايك بامبيو قلت بكو كرت دوستين وعن ين باشن مدخواست از باوریا بزنم او دی بیجا دوی کردا جهبه دوان دانستاندن وان دبری ام برسوات ورگن ام گوی خو بدن وزیر درفی امریکی چی دی بیجا سر کردان. We've worked closely with the Syrian Kurds now. مجنزید گل کردن سوریا کار کری او حوالبندن مزنن. ام کاری دکین داکوان کرسیک دو پروسیسا سیاسی ده هبه. اگر اگیرو بناوی جی مدخواست همو پیکاتین سوریا نوینرین خو هبن و ببنه بشک جی حکومتا پیش روژ دال سوریه. بگومانده کرجی بنا پارچک جوی پروسی. سینم خان تجربه را شد گو اون چه رنگی پشتوانی اون دی بینیج امریکا. يعني نها أمريكا دمكتي سوريا راستي ما أنا خاستي يعني ما أنا قلتي ورا سوريا الجامعة ورا نبخستكي ما غاتي سوريا أحد كساكي زاني أجر روسيا أجر إيران أجر أمريكا أجر هناك هيزندر حمبي هريا كي برجعون دخل باريزي أمجي وك خلقي رجابة وخلقي باكور ورجالات سوريا أمجي برجعون دخل خامة باريزن حتى دمكي أمريكا هن هالوستكي سياسي زيادة خيانة ذكر لأنها أم دبيرن راستي داخليا قالكي غريق تكرن مثلا سكرتيري كاري درفا وزير درفا يو اس أمريكا قوتيه كرد جراك جورو هذا السرماسيب يعني أمي سرماسيب حيانا ها جنيفي حيانا ها جفيني كودستوري أمادا كرنا دستوري حيانا ها أم درفا او قوتي افجر كرشورو هذا جبوش سر ماسي شارع سر كرني برسكريك سوريا امجي برسكريك سوريا علي سياسي ام بويرنا ام دمي دسبيك جي ما قوتي ام بو برسكريك سوريا ورا شارع سر كرن برانجك سياسي نعسكري ام تواهي بلنا نعم في دارم بتر الوقت اكيد سيرفينا باخفن قال كي سباس دستخوش سينا محمد نونرا انجمني سوريا ديمقراط بكرد كنا شرابو وبرسا افي عراقي بويا برسك جدي إيران وتركيا بنداف لسر روباران دانينا وآفا وان دا أرض عراقي دا كيم بويا اندامن برلمان عراقي وخلقي عادتي عراقي جي غازندا جو حكمتا خوادك كانوا دي بيجن أو كاري بي تي في ناكن جبو چارە سەرکردنا في برسي پاشەوەی کە وەزیری کشتوکاڵی ئێران ڕایگەیاند بە فەرمانی عەلی خامەنایی ڕابەری باڵای ئێران نزیکەی 7 ملیار مەتری سێجا ئاوی ئێران بۆ ناوخاکی عێراق ببڕن بە پێی ئەم هەواڵە وەزارەتی کشتوکاڵی عێراق ڕایگەیاند لە ئێستاوە نییە بەڵکو چەند ساڵێکە ئێران ئاوی لە عێراق بڕیوە. قلة المياه أثرت سلبا على العراق بشكل كامل. باشويشي قشتي كم كرنوي أو كاريجري نيرينيان لسر عراق هبوا للروي أجل وكشتوكالو بقرة لأوي خواردنوش بويا أمرو داوا لقش لأنا بيوندي داركاني حكمتي فيدرال دكين كقش هولكاني بكار بيني بو أوي قريب السكان لقل توشا وإيران بتو تربكن دانستان دنيان لقل كانوا بو أوي بتوانن أي بيويز بدس بينو هروها زياد كردني أوي الرباري دجلو فراتيش. ئێران بە پێی نۆژەنکردنەوەی پرۆژە ئاویەکانیان سەرچاوی ڕووبارەکانیان بۆ ناو خاکی عێراق کەم کردەوە. وەزارەتی سەرچاوە ئاویەکانی حکوومەتی فیدرالی عێراقیش دەڵێ دەرگای دانوستاندنمان لەگەڵ ئێران لاوازە.
إنشاء سدود داخل الأراضي الإيرانية نۆژەنکردنەوەی بەنداوەکان لە ناوخاکی ئێران و گۆڕینی ڕێڕەوە ئاویەکانیان بۆ ناو ئێران کاریگەریەکی گەورەی هەیە بە تایبەتی هاوڵاتیانی عێراقیش بەهۆی ئەم کەمبوونەوەیە نیگەرانن. بەپێی ئەوەی عێراق بە تەنیا زەرمەند ببێ ئەمەشکاری دانوستاندنە و کارەکەش ئاسان نییە و ماندووبوونێکی زۆری دەوێ و تاکو ئێستاش دانوستانەکانمان لەگەڵ ئێران بێ ئاکام بووە. هەرچەندە حکوومەتی عێراق سەرقاڵی دانوستاندنە لەگەڵ ئێران بەڵام جوتیارانی باشووری عێراق متمانەیان بە حکوومەت نەماوە و وەزارەتی کوشتوکاڵ و سەرچاوە ئاویەکان و وەزارەتی دەرەوە بە کەم تەرخەم لە قەڵەم دەدەن. هناك تقصير واضح سەبارەت بەم بابەتە باشکرا کەم تەرخەمی لە کارەکانی وەزارەتی دەرەوە و وەزارەتی سەرچاوەکانی ئاو کشت و کاڵی عێراقدا دیارە ئەم بابەتەش پەیوەندی بە نێودەوڵەتیەوە هەیە و لە ڕێگای کاناڵە بەڕێزەکەتان داوا لە وڵاتانی دراوسێ دەکەین بە تایبەتی ئێران و تورکیا کە سەیری پێداویستەکانی گەلی عێراق بکەن ڕەچاوی پەیوەندی دراوسێتی هەرە کۆنمان بکەن و سەیری بەرژەوەندی گەلی عێراق بکەن وەک ئەوەی کە سەیری بەرژەوەندی خۆیان دەکەن وەک ئێران و تورکیا. بەهۆی کێشە ئاویەکان عێراق بەرە وشکانیدا دەڕوا و هاوڵاتیانیش لەم بارەیەوە نیگەرانن و داوا دەکەن کە دەبێ وڵاتە زڵهێزەکان لێپێچینەوە لەگەڵ وڵاتی ئێراندا بکەن. ئەگەر ئێران ئاو لە عێراق ببرێت دەبێت لایەن وڵاتە زلهێزەکان و لیژنە نێودەوڵەتیەکانەوە لێ پێچینەوەیان لەگەڵدا بکەن هۆکارەکانی بڕینی ئاویش دیاری بکەن. بڕینی ڕووباری کارون و بەدعا و دروستکردنی بەنداو لەلایەن تورکیا و ئێران کارگەرێکی گەورەی هەیە هاوڵاتیش تەنانەت بە خۆپیشاندان ناڕزایی خۆی سەبارەت بە کێشەی بڕینی ئەو ئاوە دەردەبڕێت. سەرجەم ئەو سەرچاوە ئاویانەی کە بۆ عێراق دێن کۆنتڕۆڵ نەکراون و بەپێی زانیاریەکانی وەرمانگرتوون بەرنادرێتەوە کە ئەمەش قەیرانی ئاوی و وشکە ساڵی لێ دەکەوێتەوە و زیان بەناوچەکە دەگەێنێ. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنجی ئەمریکا. سنووری پەڕێنەوەی نیوان قەیتەرە و بەرزایەکانی گۆلان لە ژێر کۆنتڕۆڵی ئیسرائیل لە ڕۆژی دووشەمە بە فەرمی کرایەوە. ئاڵای سووریا لە میانەی ئامادەبوونی پۆلیسی سووریا و نیۆنێرانی قەنەیتەرە بەرز کرایەوە. ماریا گاسیەر سەرۆکی شاندی نێونەتەوەیی کۆمیتەی خاچی سوور لە سووریا لە کەرانەوەکەدا بەشداری کرد و ڕۆڵی خاچی سوور بیلیانە نەبوو بۆ ڕێگە خۆشکردن بۆ ئەو کەسانەی لە گۆلانی داگیرکراوە دەچنە سووریا و هەروەها هێنانەوەیان بۆ گۆلان و هێزەکان نێتەوەی گرتوەکان کە لە ساڵی 74 ناوچەکەیان بەجێهێشت هەروەها گەڕانەوە بۆ ناوچەکە بۆ دروستکردنی وەکو پێرژینێک لە نیوان دەواازەی براڤۆ لە بەری سووریا و ئالفا لە بەری ئیسرائیل. جیهانێک بەبێ برسێتی تا ساڵی 2030 دروشمی ڕۆژی خواردنەوەی جیهانیە و ئامانجینەتەوەی گرتوەکان و ڕێکخراوەی کەشت و کاڵ بوونە لە سەرانسەر جیهانەوە کە بەڕێوە دەچێت بۆ ئاگدارکردنەوە لەبارەی ڕەنجومێنێتی کە هاوڵاتیان دەکێشن و پێداویستی دابینکردنی خواردن و ئاسایش بۆ هەمووان. راپۆرتا 2017 خۆیان دکە کو بە ملیۆنان هێشتا بە برسی دیژین و لە هەناک وڵاتانژی دەردێ برسێ هەیە پێشکەتنە تەکنۆلۆژی و زانیاریانژی ئالیکاریە ناشتنا برسێ دیکن لێ ئالۆزی ئەوە چاوە جیهانە پێشکەتی وێ خۆ بگەهینە دەڤەرێن و برس لێ هەیە. برسێتی کاری لە هەر نۆ کەس لە کەسێک کردووە لە جیهاندا ئەو ژمارەیەش ڕۆ لە زیاد بوونە و هەژاریش تاکە هۆکار نییە. بۆچی؟ لە زیادبوونی برسێتیدا هەروەک ئێمە دەبینین چەند هۆکارێکی تریش هەن وەک جێگۆڕکێ کە پەیوەندی بە شەڕ و ناکۆچەکانەوە هەیە هەروە کارەساتی سروشتیش. ڕێکخراوە مرۆییەکان ڕۆیان کردوتە تەکنۆلۆژیایەکی نوێ وەک هزری دەستکرد کە دەتوانێت بەرەنگاری مەترسیەکانی کەمی خۆراک ببێتەوە. لە ئێستادا هەزری دەستکرد دەتوانێت چی پێشکەش بکات لە توانایدا هەیە توانستەکانی مرۆڤ زیاد بکات بۆیە ئێمە باز لە جێگرتنەوەی مرۆڤ و شتەکان ناکەین ئێمە باز لەکردنی شتی زیاتر و باشترکردنی ئەمان دەکەین بەوەی کە تەنها بەهۆی توانای مرۆڤەوە بێت. هزری دەستکرد توانای شیکردنەوەی ژمارەیەکی زۆر لە زانیاری هەیە کە یارمەتی جوتیارانی وڵاتانی بەرەو ڕستکان دەدات بۆ شوێنی ئەو ناوچانە دیاری دەکات کە کەوتونەتە ژێر کاریگەری شەڕ و ململانێ و کارەساتی سروشتیەوە
پاشان ئەو زانیاریە دەتوانێت بگات بە جوتیاران بەهۆی تەلەفۆنی زیرەکەوە. کاتێک تۆ زانیارە تایبەتەکە وەردەگری و زانیاری نەخشەی خاکەکە و هزری دەستکرد بۆ شیکردنەوەکان بەکاردەهێنی ئەو کات تۆ دەتوانی زانیاریەکان بنێریت و یارمەتیم بدەیت لە زانینی ئەوەی کەی تۆ بەرهەمەکە دەچێنیت چی دەچێنیت و چۆن دەیچێنیت. کاتی تۆ دەست دەکەیت بە کۆکردنەوەی تەکنۆلۆژیا و هزری دەستکرد ڕۆبۆت و ئامێری هەستکردن ئەوەی ئێمە دەیبینین دەست پێکردنێکە کە سەرسامان دەکات هەر ئەوەش لەسەر کێڵگە بەرهەمهێنەرەکان ڕوو بدات بۆ ئەوەی بەرهەمی دانەوێڵە زیاد بکات. بەڵام ئەو وڵاتانەی بەرەو جیهانی گەشەکردن دەڕۆن دوایین شوێنن کە ئەو تەکنۆلۆژیا نوێیان پێبگات. 815 میلیۆن کەس برسین و دەتوانم گرە بکەم کە نزیکەی 814 میلیۆنیان تەلەیفۆنیان نییە. و هەتا ئەگەر تەکنۆلۆژیاش بەردەست بێت هێشتا بربەستی دیکە هەن. زۆربەی و کەسانی ئێمە قسەمان لەگەڵکردن لەسەر برسێتی ناتوانن قسە بە ئینگلیسی بکەن کەوایە ئێمە لەو تێدەگەین لە دەرەوەی ئەو تەکنۆلۆژیایە چۆن ئێمە وا بکەین کە ئەو شتانیان پێ بگەێنین. لەگەڵ ئەوەشدا کە لەوانەیە زۆر بخایەنێت کاتێک زانستێکی نوێ لە جیهاندا دەردەکەوێت. زۆربەیان هیوادارن ئەو پێشکەوتنە بگاتە جوتیارانی ئەو ناوچانەی ڕوبەرووی مەترسی کەمی خۆراک بوونەتەوە. تۆ تەکنۆلۆژیا کە داهێناوە بەرەو بەرهێنانێکی گەورە ڕۆیشتووی ئێستا تۆ دەیگۆڕیت هەروەها خەرجەکەت کەم دەبێتەوە. بۆیە من پێم وایە لە 3 بۆ 4 ساڵدا لەوانە هەندێک شتمان هەبێت کە لێرە و لێوێ بەکاردەهێنرێت و پێشکەوتن بەخۆیەوە دەبینێت. ئەوانەی لە ڕێکخراوە مرۆیەکاندا کار دەکەن دەڵێن باڵێندەران دەبێت سەیری دەرەوەی وڵاتی خۆیان بکەن بۆی تەکنۆلۆژیا بگونجێن و بەرەنگاری برسێتی جیهان ببنەوە و جوتیاران پێویستە ڕاهێنانیان پێ بکرێت بۆی بتوانن سوود لە هزری دەستکرد وەربگرن بۆ پێدانی خۆراکی برسیەکان لە جیهانی پێشکەوتندا. سەرۆک دۆنالد ترامپ پەسنا هەوڵێن ئالیکاریەوان جڤاکان دەدەک و بەرزیانە باڕۆڤا مایکل کەتین لە دەڤەرێن فلۆریدا و باژارێ مەکسیکۆ بیچ. سەرۆک ترامپ بە خانما یەکێرە سەردانە چەند دەڤەرێن فلۆریدا و جۆرجیا کرد ji بۆ نرخاندنا زیانە بە جڤاکین وان کەتین لە ناوەندی فیلمە ئاژانسا هاوارچۆنی یان نیشتیمانیە ئەمریکا لە باژارێ پەنەمە سەرۆکی و خانما خوارن و بە خوارن گەهاند خەلکی ورد. و دانیشتوان لە شاری پەناوای فلۆریدا و کەنارەکانی دەریای مەکسیک کار دەکەن بۆ ڕزگارکردنی ئەوەی پیان دەکرێت ڕزگاری بکەن و پاشەوەی ماڵەکانیان زیانی پێکەوت و تێکچوون لە دەرەنجامی ئەو باو و هۆزە. مەکسیکۆ بیچ ڕاستی بەهێزترین باڕوڤە هاتیە دیروکێدا بەشێکی باژێر تام وێران بوویە کەسێن کو دهێن ماڵێن خوا ببینن دەوێت گەلێک بە هشیاری لە دارێن کەتی ستونên کەهرەبێ و بەرمایên کاڤلان هشیار بن. پولیسê navxweyî û saziya federaliya xizmetkariyan alîkariyê dikin. Heta niha xizmetkarên li hawarhatinê li qurbaniyan digerin. 4 sayên parastinê digelmene û amadene bۆ dîtin û rizgarkirina her qurbaniyekê li jêr gavlan mabin. Berpirsê polîsên Meksîko bîj dibêje efser piraniya xelkê şexsî naz dikin. دەربارەی ئەفسەران ئەو باژێڕی باش ناز دەکەن ئەو بە هەسیاری تەفدیگەڕێن. ئەو دەبێژە ئەندامên تیماوی û kesên taybet بۆ rewşên wiha awarte hatine xizmetê dikin. من ئەفسەرێکی دایرە ئاگربەمراندنê heye ew bi pêyan dihête vêrê de bo 12 mêlan bi rê dihêt ji bo alîkariya Meksîko Beach. Min hejmarek dinya efserên karmend heye ew bi rêya 386 tên ji rêyek dûr bezdak û xizmeta civaka vê derê bikin. Pirsgirêka herî mezin niha ava vexwaneya û tora kenalên avê têk çûye. Tiştek ku dibe xelk de hişyar be, ava vexwarî ne. Av gemar bûye, hîn pirsgirêkên tenduristiyên giştî hene. Pêwîstî bi dem heye ku kanalên avê û sistema ava vexwarî ne çareser be. Dibe ku wext bikêşîtin heta ku çêd bît. Rizgarkerên ku di barova Florîda tecrübawan heye dibêjin avakirin û serxwevahatina civakê pêwîstî bi çendeha salan heye. Yên ji barova Andrew ku li başûrê Florîda bû rizgar bûne, bo wan demek dirêjkêşa. Ew bi rojekê de diqewme lê bi salan wext vedikêşe heta vedigerin ser rewşa xwe ya asayî. Dema barova Andrew sala 1992 ya wêran kar pêk hat, 25 sal derbas bûn heta barova Irma hatî. Niha jî Michael barova siyan ya herî wêrankar e li peravên parzemîna Amerîka.
ده هەڵبژارتن مترمدا دەمی نیڤێ ڕەنگە کۆنتڕۆلا کۆنگرسە ئەمریکی ji destê کوماریان دەرکەڤە نامزەتین دموکراتان بە گەرمی بەرسینگی کوماریان دەگرن و ڕێبازین خوا دەرخن پێش دەنگدەران. ئایا تۆ دەنگ بە کام لەم سیاست مەدارانە دەدەیت؟ ئایا هەمویان وەگیەکن؟ تۆ پێت وایە؟ نەک 100% لە تاقیکردنەوەیەکدا لێکۆڵەرانی دانیمارکی گۆڕانکاریان لە سیمای ڕاستەقینەدا کرد بۆ ئەوەی کەسەکە زاڵ دەرکەوێت یان زیاتر ڕوخساری خانمانەی هەبێت. پرۆفیسۆری دەروونناس لە زانکۆی پرینستن ئەلکزاندەر تۆدۆرۆف دەڵێت گۆڕینێکی کەم لە ڕوخساردا کاریگەری دەبێت. دەنگدەرانی ڕاسترە و زیاتر گوێ لە پەیامی ئەم سیاست مەدارە دەگرن کاتێ پەیامەکەی لەگەڵ ئەم ڕوخسارە سامناکەیدا یەک دەگرنەوە. هاوکات دەنگدەرانی لیبرال پەیامەکە زیاتر سەرنجیان ڕادەکێشیان قەناعەتیان پێدەکات. کاتێک هەمان پەیام وێنەیەکی تری لەگەڵدا دەبێت و تێیدا ڕابەرەکە ڕوخساری زیاتر خانمانەی هەبێت. ئەوە یەکێکە لە نمونەی کتێبەکەی تۆدۆرۆف بە ناوی بەهای ڕوخسار کە باز لە هەڵسەنگاندنێکی بێئاگایانی ئێمە دەکات کە تەنها لەسەر بنەمای ڕوخساری مرۆڤەکەی و ئاکامەکانی ئەو هەڵسەنگاندنانەش. بۆ نمونە وەک بڕیاردان لە هەڵبژاردنەکاندا تۆدۆرۆف گەیشتۆتە ئەو دەرئەنجامی بە یەک تاقیکردنەوە دەتوانێت پێشبینی زۆربەی پێشبڕکێکان بکات. تۆدۆرۆف وێنەکانی هەڵمەتی هەڵبژاردننی کاندیدە ڕکەبەرەکانی پیشاندا و دەپرسێت ئایا کامیان زیاتر لێ هاتووە. کاندیدەکەی بە لێهاتووتر تێی ڕواندرا بوو تەنها لەسەر بنەمای وێنەیەکی ئەو کاندیدە بووە کە هەڵبژاردنەکەی بردوێتەوە. بەدڵنیاییەوە من سرم سوڵما چونکە ئەمانە پێشبڕکێی گرنگ بوون و خەرجێکی زۆریان تێدەچێت بەڵام ئێمە توانیمان پێشبینی ڕێژەیەکی گەورەی هەڵبژاردنەکان بکەین. تۆدۆرۆف دەڵێت کاریگەریەکە بەهێزترە لەسەر ئەو دەنگدەرانی کەمتر لەبارەی مەسەلە سیاسیەکانەوە دەزانن. دەتوانیت بڵیت ئەو کەسانە بە دوای زانیاری دروست و شارەزای کاندیدەکەدا و ڕوخساریدا لە شوێنێکی نەگونجاودا دەگەڕێن چونکە ئەوە کارێکی ئاسانە. بۆ نمونە لێکۆڵینەوەکان گەیشتونەتە ئەو دەرەنجامی ئەو کەسانی متمانی زیاتریان هەیە قەرز لە بانک بە سوویەکی کەمتر وەردەگرن. هاوکات تاوانکاران لەسەر بنچینەی ڕوخساریان حکمی تونتر دەدرێن. بە پێوەری چاودێرانی ناژیر ئەوانەی سزای مەرگ دارن و وا پێدەچوو جێ متمانە نەبووبن. ئەمە نمونەیە کە ڕۆڵێکی ئەجگار گرنگیە بێت. تۆدۆرۆف دەڵێت یەکەم هەڵسەنگاندن زۆر جار نادروستە و بە خێرایی دەکرێت. کارێکی زۆر سەختە کە نەهێڵیت خەڵک ئەو شێوازە پەیڕەو نەکرد. بە بڕوای من باشترین کار بتوانیت بیکەیت ئەوەیە کە ئەو کەسانە بە ئاگا بێنیتەوە و زانیاری جۆرا و جۆر بەکاربێنن. هەوڵی زۆری دەوێت هەتا دەنگدەران بە کاندیدەکان ئاشنا ببن بەڵام تۆدۆرۆف دەڵێت دەنگدەرانی بە ئاگا بە یەکەم تێڕوانین و هەڵسەنگاندن ناخەڵەتێن. تا برنامه آینده من هر شاد و سرفراز بن. خدا حافظ.